نەکێشێت. زۆر سپاس زیاتر ئەمە پەیوەندی بەوە هەیە ماتەڵەی ئەو هەلومەرجاکەن کە ئێستا لە هەرێم و لە عێراقا هەیە بە هەردوو لا ئیش لەسەر ئەوەکەن کە خۆڵ بکەنە چاوی خەڵکی عێراق لە هەرێم و لە خوارو لە ناوەڕاستی عێراق. زۆری سوود لە چیە بینن؟ سوود لە مانەوەیانە بینن، سوود لەوە بینن کە درێژە بە چیان درێژە بۆ دەسەڵاتە ئۆلیگارشیەیەن کە ئێستا وجودی هەیە لە عێراقا کە کۆمەڵێک سیاسی هەڵتۆقیون هەڵتۆقیوێکی اقتصادی گەورن ئێستا ڕقەمن بە ملیاردێر حسابە. ئەمە ئەم سوودانی هەیە کە ئەمانە بوونەتە خاوەنی سەرمایەکی گەورەی بێشومار بێەوەی ئەمانە سەرچاوی داراییان هەبێ بێەوەی ئەمانە سەرچاوێکی ئابوووریان هەبێیان لە پرۆژەیەکی بەرەمێنانەوە بەدەستیان هێنابێ یان ئەوە تا لە بازرگانیەکەوە سەرچاوی گرتی بێ. هیچ شتێک لەمانە نەبووە ئەوەی کە ئەم کۆمەڵە ملیاردێرەی کە سیاسەتەکەن لە عێراقەوە حکومڕانیەکەن ئەمانە بە شێوەیەکی واقعی و ینی بە ڕێڕەوێکی ڕاستی خۆیان بوون. پێشتر کورد کۆمەڵێکی اتفاقی لەگەڵ بەغدا کردبوو باشترە لەم ئیتفاقیانی کاتێک کە تۆوەکو وەرەقەیەکی سیاسی دەیخوێنیتەوە پێشتر پەیوەستیش نەبوو بەشی هەرێمی کوردستان نێدراوە. ئێستا تەنانەت لە قەرز و لە ئەبوجی نەوت فرۆشی نەوت داهاتی ناوخۆ خاڵە سنوورەکان ئەبێ بدا ئەنجاوە بەشەی پێ دەدرێت کە 12.67 وەکو ئومێدیش باسی کرد. پێت وایە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ کورد شکستیەنە لە گفتوگۆکانی لەگەڵ بەغداییان لە عێراقی ئێستایا چی؟ کورد ڕاستە لەلایەکەوە شکستە لەلایەکیشەوە شیعە و سونەکان بە دوو تەرەفی جیاواز بەڵام بە یەک ئەجندا لەگەڵ هەرێمە مامەڵاکەن. ئەمەش ئاساسەن عیلاقی بە چیەوە هەیە؟ عیلاقی بەوە هەیە کە بۆ نمونە سیاسیە شیعەکان لەگەڵ سیاسیە سونەکان لە عێراقا هەڵبژاردنێکیان لە بەردەمایە. هەرێمەکەن بە وەرەقەی فشار بۆ ئەوەی کە ئەو جەماوەرەی کە ئێستا لە دەوریان دوورکەوتۆتەوە جارێکی تر پیانەوە پێوەست بێتەوە. بۆ ئێمە خۆمە خەڵک وەلائی بۆ حیزب و بۆ سیاسیانە نەمابووکە لە عێراقا وجودیان هەبوو وجودیان هەیە وەکوی کە شیبینی ئێستا لە زیقار و لە زۆر ناوچەی تریش بەردەوامی هەیە خۆپیشاندان و ئەوانە بێژگەلەوە لایەنێکی تر ئێران ئیش لەسەر چیەکە ئیش لەسەر عێراقەکە کە بتوانێت بە تەواتی پێگەی کورد لە عێراقا زەعیفکایان پێگەی سوود لەوە بینێ کە ترسی چیان هەیە ترسیێوان هەیە بەحساب لەسەر دەستی ئەم سیاسیانە کە بە بڕۆی من ئەمانە ئیش لەسەر دروستکردنی دەوڵەت ناکەن دەوڵەتی کوردی ناکەن ئیش لەسەرەوەکەن کە ئەمە تاخیرکەن یان ئەمە ئەگەر بکرێ نەیهێڵن بۆ لەبەرەوەی ئەو کێشوان لەبەرەوەی ئیثنی کوردی لە ناوچوە لە ناو ئێرانە بۆ خۆی لایەنێکی بەهێزە ئەتوانێت لایەنێکی بەهێزی سیاسی بێ کە بتوانێت دەور و تاسیل لەسەر هەلومەرجی ناو خۆی ئێران بکە لە ڕووی سیاسیەوە. باشەمەوە ناکەێنێ کە کورد ئەگەر بیشێ و خۆی بگونجێن لەگەڵ عێراقی ئێستا بەو کێشانی کە خۆشی هەیەی بەوە کاری دەرەکی ڕەنگە عێراق نەیەوێت هەموو شتێک لەگەڵ کوردێک لای بکاتەوە بە دڵنیاییەوە. ئەمریکا لەلایەک زەختی هەیە لەسەر عێراق لەلایەکیش ئێران زەختی هەیە. ئەمریکا ئەیەوێ ئەو حکوومەتی کە پێک دێ لە عێراقا وەکو حکوومەتی فیدراڵی حکوومەتێ بێ کە وەلای تەواتی بۆ سیاسەتەکانی ئەمریکا هەبێ. ئەمە ئەجندای پێش 2023 چونکە ئەوان لە مەجلیسی ئەمنی قەومیانە چوار هینیان دانابوو چوار سینناریویان دانابوو بۆ عێراقی چێ لەوانە عێراق ئەبێت یان وڵاتێک بێ ئیسلامی شیعی ئێرانی یانەوە تا فۆڵزا دروستە بێ لە عێراقا یانەوە تا ئەبێ دەوڵەتێ دروست بێ کە وەلای بۆ چێ بێ وەلای بۆ سیاسەت و بەرنامەج و پرۆژەکانی ئەمریکا هەبێت لە ناوچەکە. بەڕاستی هەتا چوارەمیان بۆ جێبەجێ نەبووە بەڵام فەوزایەکیان دروست کردووە لەگەڵ ئەوەشە شتێک لە وەلا هەیە بۆکێ وەلا هەیە بۆ ئێران لەبەرەوەی ئێمە بمانەوێت نەمانەوێت خەڵکێکی شیعە ئێستا جارێک
تازە بە تازە گەڕاوەتەوە بۆ ئەوەی کە بچێتە سەر جۆرێک لە مارەسەکردنی توقڵساتی دینی کە بە ئاراستەیە گەڕات ئەوانیش دەتوانن ئەمە بخۆزنەوە جۆرێک لە ئیرادی ئەوان نەجمەدی بزانێ ناوەڕۆکی ئەم کێشانەی کورد لەگەڵ بەغدا چییە؟ بەرپرسانی عراقی دەڵێن ئەوە کوردە کە پەیوەست نەبوو بۆ ڕێکەوتانی کە هەمان بۆ بە دیاریکراوی ئەو ڕێژانی 250 زەبان وا باسی دەکەن بەڵام خەڵک بۆی گرنگە و ئەمە کاریگی لەسەر ژیانی تاک بەداکی وڵاتی یەرێمی کوردستان دروست کردووە. زۆر ڕاستە لە پێشترا خۆ هەرێم نەوتیشی لێرە هێنا وایە دەریشی هێنا و نەشیابە عێراق و لەگەڵ ئەوشە عێراق بەشە بودجێ هەرێمێنات بەشە بودجێ هەرێمێنات بە شێوەیەک بەڵام ئێستا زەختی وەلایان هەیە زەختی وەلا ئەو نەمانی وەلا زەختی نەمانی بۆ نمونە ئەو خەڵکانەی کە ئەبنە ئەندام لایەنیان دەنگیان پێدەن ئەم زەختیان لەسەرە لەبەرەوە فشاری شەقام بە تاکید من زیاتر بۆ ئەو وینە چونکە بڵێم وەلا لەمەوە چیەکات لەمەوە ئەیەوێت ئەو وەرەقەیە بەدەست بێنێتەوە کە خەریکە لە دەستێ چێ بە تەوەرەکان یەکێکە لە تەوەرەکان کە ئەتوانێت هەرێم وەکو چی بەکاربێنێ وەکو ئەو لایەنە بەکاری بێنێ کە ئەمان بەشێک لە کێشەکانیان لەگەڵ هەرێما و جۆرێک لە عەرزی عەزەڵاتی قەومی و تایەفەگەری و ئەمانە لەگەڵ ناوچەیەشی ترا وای لێکات کە ئەو جۆرە لە ئیحساسی قەومی لە ئیحساسی تایەفی کە لە ناوخۆی خەڵکی ناوەڕاست و خواروی عێراقا هەیە جارێکی تر ئەمە بگەڕێنەوە بۆ خۆیان کە ئەی گەڕێنەوە بۆ خۆیان مانەوێ ئەتوانن بەشێک لە دەنگەکان بەدەست بێنن بەشێک لە دەنگەکان بەدەست بێنن ئەژینا نە ئەوان توانیویانە ئیداری تەواوەتی خەڵکی عێراق بکەن لە جنوب و وەسەتا نە ئەمانیش لە هەرێمە ئەمەیان کردووە ینی بەڕاستی لە سەرتاسەری عێراق هەر هەمویان بوونەتە مۆتەکە بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە ینی ئێستا و بەڕێزانی کە بینێرمانن ینی بۆیان گرنگە کە بزانن تاکیە هەرێم لەگەڵ بەغدا ڕێک ناکەوێت ئەم دوولایانە ئەوە بە ناکۆکی دەمێننەوە چونکە لە نێوان هەر ناکۆکیەکە خۆ دەبێت کاتێکە بێ بۆ ڕێکەوتن ینی چ شتێک وا دەکە کەم دوو هێزە بەیەک بکەنەوە ڕێکەوتن نزیکە لە نێوان ئەم دوولایانە چونکە بەردەوام بۆ دەڕوا دەگەڕێنەوە هەندێک باز دەوەکەن کە ئاڕاکانیان نزیکە لە یەکەوە درێژەدان بەم شاند و چوون و هاتنەوەیە هەمووی مەسلەی خۆڵکردنە چاوی چیە خۆڵکردنە چاوی خەڵکی هەرێمە ئەجینا ئەوان ئەجندایەکیان هەیە بۆ نمونە ئێمە لە ڕابردووە جێگری سەرۆکی حکوومەت چوو جاگەت جێگری سەرۆکی حکوومەت بڕیاردەر نەبێت چی بڕیاردەرە ئیتفاقیەکە لێرەوە زەربێکی پیاێنن ئەمە سینناڕۆیە چی خۆ پێشتیش باسەکە گەشتونەتە ڕێکەوتن ئەمە زانی چۆنا عێلاقی بەوەیە سینناروەیە کە ئەمان بەکارێنن تەنها بۆ ئەوەیە تەواو سەیتەرە بەسەر خەڵکی هەرێما بکەن ترسیان لە چی هەیە ترسیان لەوەی هەیە بۆ نمونە ئەو هەلومەرجیان لە دەست بچێکە ئێستا ئێستاشتە هەمانە ئەو ترسە وجودی هەیە وجودی هەیە بە تاکید بە بەردەوامیش وجودی هەیە بۆ لەبەرەوەی ئەگەر تۆ هەتا باوە گەگەر لە ماڵەوە نەتوانێت ببوورە نەتوانێت داهاتێک یان نەتوانێت مناڵەکانی بەباشی ببا بەڕێوە کە ئەڵێن ئەمە لە ڕابردوویان و حکوومەت باوکی گەلە و ئەمانە سەش بێ ئەبێ خۆ هینی بکات دەبێ خۆ بتوانێت بە باشی تری نەبینی جا ئەم حکوومەتە بۆ هەوڵیەوەنایە کە خزمەتی زیاتری خەڵک کاتاوەکو خەڵک پەیوەست بێ پێیان و یان لاین کەم ئەمانی پێخۆڵێەوە نییە دیوە باشەکە نییە کە وڵاتانی نمونە وڵاتانی پێشکەوتو بەم شێوەی حکومڕانیەکەن هێز سیاسەکان بەم شێوە حکومڕانی وڵاتەکەی خۆیانەکەن خزمەتی زیاتر خەڵکی زیاتر لەگەڵیانە زۆر ڕاستە بەڵام لێرە ئەمان کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک ئەشخاصیان هەیە کە ئەبێنیە دامی بەرژۆندیانەوە بێبی کێ بە دەمیانەوە باشە ئەبێبی کێ بە دەمیانەیە بیانی تێ لەبەرەوەی لاچێ لە حیزبەکەی بتۆرێ باشە ئێستا بۆ نمونە
موچە نییە بۆ مامۆسا بۆ فەرمانبەری هەرێم بەڵام ئەوان بێ نین بێ موچە نین یان بێ داهات نین داهانن بۆ نمونەوە هەموو شتانەیەکەی بینین هەرێم بە 450,000 بەرمیل نەوت نەتوانێت خەڵکەکەی بابەڕێەوە ئەی بەچە نەتوانێت خەڵکەکەی بابەڕێەوەکە لە دەورانی پێشووتریشان نەوتیش دەرنەهاتە بوو کەچی لەگەڵەوەشە خەڵکیان پێ بەڕێوە برا سەرەتا پێویستیان بەچی بوو پێویستیان بەوە بوو کە دەسەڵاتی خۆیان سەقامگیرکەن بەڵام لە فترەی ناوەندا ئەوان دەستیان کرد بەچی دەستیان کرد بە تاڵانی بۆیە ملیاردێری زۆر گەورە هەڵتۆقی لە سیاسیەکان لێرە لەگەڵ ملیۆنەرێکی زۆر کە هەمانە و کەسیش نازانێت چۆن ئەو سەرمایی بەدەستێناوە چونکە ئەگەر هەر کەسێکە بازرگانی و سەناعەتەکە بەڕاستی داهاتی ڕۆژانی یان مانگانەی یان ساڵانەی دیارە تێچوو لە بەدەزات و لەمانە کە چۆن بەدەستێناوە لە هەرێمە ئیش لەسەر ئەوەکەن کە زیاتر خەڵک خزوعەکەن خزوعی سیاست و منهجی خۆیانکەن ئەوەشە کە ئەیبینین بەڵام سەرکەوتوو نەبوون ناڕزایەتەکان زیاتر ناڕزایەتی هەیە بەڵام ناڕزایەتیەکان ڕێکخراو نییە ناڕزایەتیەکان نەیتوانیوە ئامانجدار بێ ئامانجی ڕوونی نییە ڕاستگەری نییە ناڕزایەتەکان کاریگەری ئەگەر هەبێ کاریگەریەکی زۆر کەم و لاوەچیە بەڵام خۆپیشاندانێکی منەظەم ڕێکخراو بە ئامانج فعلەن ئەوە بە کاریگەرترە چونکە لە بەروێ ئامانجێک لە بەدەمانایە و ئەتوانن لەسەر ئامانجە ئیشکەن لە پێشتران نمونەی خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتمانەیە هێزی سیاسی لە پشتیان و ئێستش هێزە سیاسەکانی ئۆپۆزیسیۆن لە پشتی خۆپیشاندانەکان نیان شاردوێتەوە خەڵکێکی زۆر لە دەوری کۆبێتەوە لە ڕابردووە ئێمە گەسێریکەین ئۆپۆزیسیۆن بە هەموو ڕنگ و لایەنەکانیەوە بە هەمووی تیجاکانیەوە هاتن خۆپیشاندانی سواری کۆڵی خۆپیشاندانی خەڵک بوون دەنگی ناڕزایەتی خەڵک ئەجینا ئەوە نەبوو ئێمە شایەتی ئەوین کە جۆشمان لێ بوو کە وتیانەوەی جێرە شێوێنی ئەکرێ ینی لایەنێکە هێزی هەبوو لە ڕووی جەماوەریەوە وتیەوەی جێرە شێوێنیە کە ئێستا کراوە دوایی پەشیمان بۆ لە چی لە بۆچوونەکەی خۆی لە بەرامبەر خۆپیشاندانەوە لە ڕابردووە هەر ئەوانیش بوون خۆپیشاندانیان خستە ناو چوارچێوەیەکی بەردەستکەوە کە پێڵێن سەرای سلێمانی ئەو پێویست بوو ئەگەر ئۆپۆزیسیۆن ئیشی لەسەرەوە کرد کە بە تەواوەتی چی بێنێ پێویست بوو خۆپیشاندانەکان فراوانکە ئێمە شایەتی ئەوەین کە لە کەلار و لە دەربەنیخان و لە چەمچەماڵ و لە ڕانێ و لە شوێنەکانی ترەوە هەمیان کۆکردنەوە هێنیان لە بەدەگی سەلا بە 2 سەعات تەسلیمی هێزە ئەمنیەکانیان کردنەوە باشە ئەگەر ئێستا باسکەین ئێستا ئەوەی کە ئەو ناڕزایەتیانی هەیە چ کاریگەریەکی لەسەر چاکردنی وەزئی ژیانی خەڵکە بێ چکە خۆپیشاندانەکان بەوەی کە خەڵک ناڕازیە لە خزمەت گوزاری و لە دواکەوتنی موچە و لێبڕینی موچە بە دڵنیاییەوە کوێستێکە لە دەربەندی خان بینی ئەی بینین سیرەکەین ئەوەی لە دەربەنی خان و لە شوێنەکانی تریش هەیە زۆر منەظەم نییە ئامانجدار نییە بۆ نمونە ئەو کەسەی کە یەت تەناڵێ بۆ موچە هاتوۆتە سەرچی هاتوۆتە سەرجادە و خۆپیشاندانەکە بەڵام ئەمە پێویستی بەچیە پێویستی بۆ ئەم سیستەمە لە دواتریشە ئەکاتەوە کە ئێستا وجودی هەیە ئەو خۆپیشاندانانە بە جوزئی کەم کاریگەری هەیە بەڵام ئەگەر ڕێکخراو بێ ئەگەر ئامانجدار بێ ئەگەر هەمانگێکی فراوانی هەبێ ئەگەر ڕوبەرەکەی فراوان خۆپیشاندانەکە بەڕاستیە بێ خۆی ڕێخا با ئێمە قسە نەفرۆشینەوە بە خەڵک ئەبێ خۆی ڕێبخا بە تەواوەتی بزانێ کە ئەجندایە کە هەم دەسەڵات و هەم ئەوەی کە پێڵێن ئۆپۆزیسیۆن کە هەیەی دەسەڵاتێکە ئۆپۆزیسیۆنە بێت چی بکەن بەتاکید ئەبێ وەحدەی ئامانج دروستکەن لە بینی خۆپیشاندانەکانی هەموو هەرێمە بۆ نمونە ئەو خۆپیشاندانە فراوانکەن بۆ ناوچەی ئەیتر نەک هەر لە چوارچێوەی سلێمانیا بمێنێتویان ئێستا دەربەنیخانیان گەرمیان دەستی پێکردو لە فترێکی کەمان لە ماوێتەوە تۆ ئەگەر ئامانجدار بووی پێویستە بە ئامانجەکە بگەی ئەگەر ئەو خەڵکانی کە لەوێ بەڕاستی ڕابەرایەتی
ئەو خۆپیشاندانانەکەن گرنگە ئامانجداریکەن، گرنگە پەیوەندی بە شوێنەکانی ترەوە بکەن، گرنگە فراوانتریکەنەوە، گرنگە لە چاچێکی بەدەستی سلێمانیان نمێنەوە. ئەوەی کە بۆ ئێستا گرنگە ئەم تیمانی حکوومەتی هەرێم کاچوونەتە بەغدا، یعنی ئەوێ چی بکەن؟ کارتیان بەدەستەوەیە یان ئەو پێشنیازانی حکوومەتی عراقی بۆ هەرێم چییە کە دەبێت ڕێکەون لەسەری؟ چکە دوجار خۆژیانی ژەر بەم شێوەیە ناڕوام و چە نەبێت لە ساڵێکا پێنج موچە دابش بکرێ ژیانی خەڵک خراپ بووە. زۆر ڕاستە، بەڵام ئەمە بۆ فترێکی زەمانی درێژیە بێت هەتا کاتی هەڵبژاردن بۆ لەبەرەوەی هەردوو تەرەف پێویستیان بەچیە؟ پێویستیان بەوەیە کە خەڵکان لە دەوری خۆیان کۆکەنەوە کە دەنگ دەریانە بێ. بۆ نمونە هەموو شیعەکان ئیش لەسەر چی ناکە؟ ئیش لەسەر لێدانی بەرژەوەندیەکانی خەڵکی هەرێم ناکە و هەرێم ئیش لەسەر چی ناکە؟ ئیش لەسەر تەواوی لێدانی بەرژەوەندیەکانی عێراق ناکە. بەڵام ئەمان ئیشیان پێێتی، هەرێم ئیشی پێێتی کە حکوومەتی فیدراڵ حکوومەتێ بێ وەکو مۆتەکە بێتە بەرچاوی خەڵک. لەبەرەوەی خەڵکی کورد لە ڕابردووە مەرارەت و ژیانیشی تاڵی لەگەڵ دەسەڵاتەکانی عێراقا چەشتووە. ئەمە لە زیهنیا ماوەتەوە کە لە زیهنیا ماوەتەوە کاریگەری هەیە تا ئێستا. بۆ نمونێمە لە تەمەنیەکە بووین کە لەگەڵ بۆ سێ مانگە کە بۆ چیت پێوەست نەبوون پێوەست نابێ، بۆ پێوەست نابێت لەبەرەوەی ئەو بیانووی هەیە بۆی کە بڵێت هەرێمیش پێوەست ناڵێ چی ئەڵێ ئێمە وتمانە دوای سەری ساڵی 2021 چی تەسلیمەکەین نەوە تەسلیمەکەین، یعنی ئێمە لە 2021 ئەمانم کێشانی ئێستامان ئەبێ یان دەگەنە ڕێکەوتن بە دڵنیاییەوە ئەم کێشەیە بەردەوامی هەیە هەتا ئەم دەسەڵاتانە لە دەسەڵات ئاتام هێزانە لە دەسەڵات بن لە هەرێم و لە عێراقا. بۆ لەبەرەوەی ئیش لەسەر چیەکەن؟ ئیش لەسەر کێشەکەن. کێشە چییە؟ کێشە سەرچاوی مانەوەیانە. ئەگەر هەرێم مرکز بە مۆتەکە پێشانی خەڵک بە ئەمە لە زێنی خەڵکە بەردەوامیە بێ و وەلای خەڵک زیاتر بێتەوە بۆ ئەندامان بۆ سیاسەتەکەی کە لە دەرەوەیان ڕۆشتون چوونەتە دەرەوەی بازنەی سیاست و منهەجی ئەو حیزبانە جارێکی تر پێوەست بن پێ بۆیە وا پێشانیاڵێ ئێمە نەوتی بەسرا ئەفرۆشین و خەڵکی هەرێمی پێ چیلەکەین پێ بەخێوەکەین، ئێمە ناکرێت ئەمە بکەین. بەڵام لەگەڵەوەشان نەوتی عێراق لە هەر شوێنێکا بێ هینی هەموو خەڵکی عێراقا، هینی هەموو خەڵکی عێراقا و پێویستە هەموو خەڵکی عێراقیش وەکو یەک سوودمەند بێ لێی بە شێوەیە کە شیاوی ئەو بێ ژیانێکی سەردەمیانە بژی. سپاس بۆ نەجمەدین فارس چاودێری سیاسی و شارەزای کاروبارە، سپاس بۆ ئەژدایی لەگەڵ مازۆ بەخێر بێ.